خۆشەویستەکانم خەڵکانێک هەیە لە ژیانتا تۆ زۆر ڕێزیان لێگری زۆر قەدریان بەرزەکەیتەوە بەڵکو ئەیان خەیتە ناو چاوی خۆت بەڵام ئەوان لە جاتی ئەوەی کە پاداشت ببەنەوە لە جاتی ئەوەی کە قەدرت بزانن و قەدری ئەو ڕێزە بگران چاوت کوێرەکەن. خەڵکانێکی تریش هەیە تۆ زۆر حەسابت بۆیان نەکردووە تۆ زۆر ڕێزیان لێ ناگری بەڵکو ئەیان خەیتە ژێر پێی خۆت بەڵام سەیرەکەی ئەوان بەرز دەکەنەوە بەڕاستی. ئەمە طبعا وەکو مەسەلێک ئەوترێ يعني بۆیە من مەسەلەکە وەکو خۆی وتم ئەگینا ئەتوانی بە شێوەیەکی تر بیڵین بڵێن خەڵکانێکەیە لە ژیانی دنیا وەکو تەجروبەی شخصی من ئەمەم هەست پێ کردووە خەڵکانێکەیە تۆ هیچ گرنگیەکی وای پێ نادەی بەڵکو زۆر جار کە دێتە دەورتا ئیهمالیەکەی حەقی تەواوی پێ نادەی کە چی سەرەکەی ئەو کەسە بەکەڵ کردێ ئەو کەسە ناوت بەرزەکاتەوە ئەو کەسە وەفادارە ئەو کەسە بەکەڵ لە هەموو مووقفێکە لەگەڵتایە بەڵام خەڵکانێکی تر تۆ هەموو جوهدی خۆتیان بۆ سەرفەکەی زۆر گرنگیان پێدەی زۆر دڵت پیان خۆشە وەکو گلێنەی چاوی خۆت ئەیان پارێزی کەچی سەیرەکەی ئەوە نین بەجێت دێڵن بەکەڵکت نایەن لە کاتی تنگانەکانە بەڵکو جاری واشەیە ئەبن بە دوژمنت. من خەڵکوە هەبووە لە هەموو خەڵکی تر زواتر گرنگیم پێداوە لەوە دوا وەکو عەرەب وتێتی کاتێ علمته الرماية فلما اشتد ساعده رماني کاتێ دەستی تیری گرت و فێری نیشان شکاندن بوو یەکەم کەسێ کە تیرەکەی تێگرت لە من گرتی. ژیانی دنیا وایە بۆیە هەوڵ بدەن لە ژیانی خۆتانە هیچ کەسێک لەوانەی لە دەورتان زۆر ئیهمالیان مەکەن بەڵکو حەق و حقوقیان پێ بدەن و ئەوانەشی کە زۆر ظاهر دڵتان پیان خۆشە یعنی هەوڵ بدە وەسەط دائما ئەگەر تۆ حسابی 50% بۆ هەموو کەسێ بکەی ئەوەی کە زۆر بەکەم ێزانی هەر حسابی 50% بۆ بکە دوایی ئەگەر وایش نەبێ کە تۆ ئەتەوێت هیچ نەبێت و 50% حسابت بۆی کردووە ئەوەشی کە زۆر گرنگە لەلات هەر حسابی 50% بۆ بکە دوایی ئەگەر باش بێ ئەوە خێر عەلا خێر تۆ حسابت بۆی کردووە ئەگەر وایش نەبێ تۆ خەسارێکی زۆرت نەکردووە. خوای تەعالی ڕەحم هەموو لایەکمان بکە.